بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڕیاری پەرلەمانی عێراق ڕەت دەکاتەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوەیاندا. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڕیاری پەرلەمانی عێراقی بۆ ئەژماردنەوەی بەڕێژەی لە سەدادەی دەنگەکان بەدەستی ڕەت کردەوە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆرە بەهار مەحموود جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان، دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان باس لەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لە ترسی ئاشکرابوونی ساختەکاریە گەورەکە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بەدەست هەژمارکردنەوەی لە سەدادەی دەنگەکان ڕەت دەکاتەوە. دوایەوەی پەرلەمانی عێراق بڕیاریدا لە سەدادەی دەنگەکان بەدەست هەژمار بکرێتەوە، کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڕیارەکەی پەرلەمانی ڕەت کردەوە و ئامادەنیە پابەندی بڕیارەکە بێت. بە بڕوای چاودێرانی شۆکاری ڕەتکردنەوەی بڕیارەکەی پەرلەمان دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ترسیان لەوە هەیە بەهۆی هەژمارکردنەوەی لە سەدادەی دەنگەکان ساختەکاریە گەورەکە ئاشکرابێت و دواتر خۆیان ببرێنە بەردەم دادگا و لێپرسینەوەی یاساییان لەگەڵدا بکرێت. ڕەتکردنەوەی بڕیارەکەی پەرلەمان لە کاتێکدایە پێشتریش کۆمیسیۆنی هەڵبژاردن داوایەکی شەشلایانی هەرێمی کوردستانی بۆ هەژمارکردنەوەی لە سەدا 5 دەنگەکان ڕەت کردەوە. سەعید کاکەیی ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانیش بۆ پەیام ئاشکرای کرد ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران وتویانە ئەگەر لە سەدا 5 دەنگەکان جیا بکرێتەوە دۆزەخ بەڕووی خۆیاندا دەکەنەوە. لای خۆشیەوە تارق حرب پسپۆڕی یاسای دەستوری عێراق دەربارەی بڕیارەکەی پەرلەمان بۆ جیاکردنەوەی لە سەدادەی دەنگەکان بەدەست لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بڕیارەکە یاساییە و دەبێت کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پێوەی پابەند بێت. لەلایەکترەوە بڕیارەکەی پەرلەمانی عێراق بۆ جیاکردنەوەی دەستی دەنگەکان کاردانەوەی سەرۆککۆماری عێراقی بلێکەوتەوە. لە نامەیەکدا بۆ دادگای فیدراڵی و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت بڕیاری هەژمارکردنەوەی دەنگەکان بەدەست نایاساییە. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕانی و یەگرتوش لە پەرلەمانی عێراق ڕاگەیاندراوێکی هاوبەشیان لەسەر نامەکەی سەرۆککۆمار بڵاو کردەوە و داوا لە سەرۆککۆمار دەکەن ڕێز لە دەستور و دەسەڵاتەکانی بگرێت و بێلایەنانە بڕیار بدات و بەرگری لە ساختەکاران و گەندەڵکاران نەکات و سەرۆککۆماری هەموو عێراق بێت، نەک تەنها حیزبەکەی یان لایەنێکی سیاسی دیاری کراو. ئەو سێ فراکسیۆنە ئاماژە بەوە دەکەن هەڵوێستەکەی سەرۆککۆمار لەبارەی هەڵبژاردنەکان دەستوەردانە لە بابەتێک کە لە دەسەڵاتی ئەو دانیە بەپێی مادەی 73 دەستوریش مافی ئەوەی نییە دەستوەر بداتە کاروباری پەرلەمان. ئەو فراکسیۆنانە ئەوەشیان خستوتە ڕوو بەپێی مادەی 120 دەستور کۆمیسیۆنی هەڵبژاردن سەر بە پەرلەمانە، بۆیە پەرلەمان مافی ئەوەی هەیە یاسای کۆمیسیۆن هەموار بکاتەوە. ڕەتکردنەوەی بڕیارەکەی پەرلەمانی عێراق لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ بەدەست هەژمارکردنەوەی دەنگەکان لە کاتێکدایە پەرلەمانی عێراق پرۆژە یاسایشی ئامادە کردووە بۆ هەمواری یاسای هەڵبژاردنەکان و خوێندنەوەی یەکەمیشی بۆ کراوە. بەپێی پرۆژە یاساکە کۆمیسیۆن پابەند دەکرێت بە جیاکردنەوەی سەرجەم دەنگەکان بەدەست. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر بەهارگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر بڕیارەکەی کۆمیسیۆن کە بڕیاری پەرلەمانی عێراقی ڕەت کردوێتەوە ئەمڕۆ. دەمەوێت سەرنجت بزانمە سەرەوەی کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت کەم پەرلەمانی ئێستا پەرلەمانێکی کاربەڕێکەرە، دەسەڵاتی نییە. ئایا پەرلەمانە تایەکی حەوت دەسەڵاتەکانی بەردەوام دەوێت پەرلەمانی ئێستا؟ بەناوی خوای گەورە سپاس بۆ جەنابتان، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. لە ڕاستیە شتێک نییە بە ناوی ئەوەی کە بڵێ ئەم پەرلەمانە کاربەڕێکەرە، ئەو بۆ حکوومەتە. حکوومەت لەو کاتی کە پەرلەمانی تازە دەست بەکارە بێت تاوەکو یان کە پەرلەمانتارانی تازە خولی تازە سوێن دەخۆن هەتاوەکو کاتی حکوومەت تەشکیلە بێ، ئەو حکوومەتی کە ئەمێنێتەوە کاربەڕێکەرە بێواتە بۆی نییە هەموو سەلاحیەتەکانی خۆی بەکاربێنێت، تەنیا بۆ کاربەڕێکردنە. بەڵام بەنسبەت پەرلەمانەوە هیچ شتێکی لەو بابەتە لە گۆڕێ نییە و هیچ مادەیەکی قانونی نییە بۆ ئەو شتێکی
دەستوریەکی لەو بابەتە و ئەو بۆچوونە بۆچوونێکی یا ئەوە تا بۆچوونێکی هەڵەیە یاخود ئەوە تا ئەوانەی بەرەی تەزویرچیەکان بەکاری دەهێنن بۆ ئەوەی کە وەکو چۆن سڵ ناکەنەوە لە هەموو شتێکی بێیاسایی ئەمەش بەکارەهێنن بۆ مەسلحەتی خۆیان ئەگەرنا پەرلەمان هەتاوەکو ڕۆژی 36 بە کاملی سەلاحیەتیەوە کار دەکات و وەکو یەکەم جەلسەی هەڵبژاردننی چۆن چ سەلاحیەتێکی هەبووە ئەو سەلاحیەتانەی کە لە مادەی 61 دەستورە بۆ پەرلەمان دانراوە هەتاوەکو 36 هەمان ئەو سەلاحیەتانەی هەیە بەبێ هیچ کەم و کوڕیەک بەڵێ کەواتە شتێک نیە بە ناوی پەرلەمانی کاربەڕێکەر وەکوی کە حکوومەت نەخێر بە هیچ شێوەیەک شتێک نییە بە ناوی پەرلەمانی کاربەڕێکەر پەرلەمان لە ڕۆژی دەست بەکاربوونیەوە تا ڕۆژی ئەخیری تا جەلسەی ئەخیری بە هەمان سەلاحیەتەکانی مادەی 61 دەستور کار دەکات. ئێستا پەرلەمانی عێراق دەتوانێت هەموو بڕیارێ بدات لە ڕووی یاساییەوە تا یەکی حەوت بڵێ تەنها شت تەنها قەید کە لەسەر پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە بۆ ئەوەی کە بیوەستێنێ دەستورە. لە غیری دەستور هیچ دەسەڵاتێک نییە سەلاحیەتەکانی ئەنجومەنی نوێنەرانی بەغدا پەرلەمانی عێراق بوەستێنێ بە تەواوەتی ممارەسەی سەلاحیەتەکانی خۆی دەکات بە پێی مادەی 61 دەستور تەنها و تەنها دەستورە کە لەسەر و بەرزترین باڵای بەرزترین دەسەڵاتی یاسادانانە تەنها دەستور لە سەرویەوەی. بەڵێ وەکو بەرز وتت تەزویرچیەکان لە بەرژەوەندی خۆیان ئەم قسەیەکەن هیچ بنەمایەکی یاسایی نییە بنەمایەکی یاسایی هەر کەلیمەیەکی کۆمیدیە پەرلەمانی کاربەڕێکەر لە قانون وجودی نییە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم وڵای بەرز مامۆستا جەنابیشت بەخێر بێ دەمی و ڕای بەرزت بزانم سەبارەت بەوەی کە بۆچی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئامادە نییە کە دەنگەکان برست بجمێردرێنەوە هۆکارەکەی چییە کە ئەمڕۆ بڕیارەکەی پەرلەمانی ڕەت کردوێتەوە. بەنای خۆی بەخشندە میهرەبان سڵاو لە بینارانی کەناڵی پێ. لە ڕاستیدا ئەوجێی سەر سوورمانە چکە ئەگەر ئێمە بمانێ وڵاتێک بە سیستمی تیاابێ و با یاسا ئیش بکەین و یاسا سەروەر بێ ناکرێ بڕیاری پەرلەمان ڕەتکەینەوە پەرلەمانێک کە بە دەستور لە دەستوری عراقیە چەسبیوە لە ڕۆژی سوێن خواردنیەوە بۆ ماوەی 4 ساڵ ئەو پەرلەمانە کارایە و پەرلەمانی عراقی ماوەی تەمدیدی شیتیانە طبعاً درێژکردنەوەشی نییە کا بێت تاسی حوزەیران مافی خۆیان هەر بڕیارێک دەرکەن بە پێی دەستور 4 ساڵی تاوە لە ڕۆژی سوێن خواردنیانەوە کاتەسی حوزەیران. دوجاریش مفەوەضیە هەر بە پێی دەستور هەیئەتێکە تەنها جهەتی لێپرسینەوەی پەرلەمانە ینی پەرلەمان بۆی هەیە لێپرسینەوەی لەگەڵا بکە نە سەرۆک کۆمار و نە هیچ دەستگایەکی تر. دوجار ئەم بڕیارە ئەوەندەی بڕیارێکی سیاسیە بڕیارێکی یاسایی نییە. هەر بۆیە ئەمان داوایان کردووە لە محکەمەی اتحادی وەڵامیان باتەوە ئەم کارە بکەن یان نیکەن نەک بە شێوەیەکی ڕەهاڕەتیان نەکردوێتەوە داوایان لە محکەمەی اتحادی کردووە ئەم کارە یاساییە بیکەن یان نیکەن کە من پێم وایە محکەمەی اتحادیش ناتوانن لە بڕیارەکەی پەرلەمان دەرچن تا ئێستاش پەرلەمان نوێنەری خەڵکەوە گەورەترین دەسەڵاتی هەیە دوای دەستور کە دەتوانێت ئەو بڕیارە بدا مەگەر بە سیاسی کاتێک ئەم بڕیارە بە سیاسی دەکرێت کە دەبینی کۆمیسیۆن بێلایانی خۆی لە دەست دەدا و ئامادە نییە بڕیارەکەی پەرلەمان جێبەجێ بکەوە ئەو دێت تەسریح دەدا دەڵێ پشێوی و ئاڵۆزی دروست دەبێتەوە ئیشی ئەو نییە یا سەرۆک کۆمار کە ئەو حامی دەستور و پارێزەری دەستورە ئەم دێداوا کاڵێ محکەمەی اتحادی ئەمە چۆنە ڕای خۆتانمان پێ بڵێن و دەیەوێ ڕێگر بێ لە بەردەم ئەم بڕیارە کە ئەمەش هەر شتێکی یاساییە بەڕاستی سەرۆک کۆمارێکە و دیاری شامە جارێکتر بڕیارێکی سیاسیە لەلایەن سەرۆک کۆمارەوە بۆ پشتیوانی چەند هێزێکم بڕیاری دەرکردووە کە پێم وایە هەڵەیەکی گەورەی کردووە عەرەبوتەنی ئەڵێ نەتەقە سەکەتە دەهرن نەتەقە کوفرە ڕۆژ ئایامێکی دوور و درێژ بێدەنگ بووە خیران قسەیەکی کرد قسەکەشی بەڕاستی وەکو کوفر وا بوو چکە ئەو ڕۆژەی کە هەرێمی کوردستان وتی ڕیفراندۆمەکەین و کاتەکەی ناوەخت بوو ئەو مەترسیانە لەسەر هەرێم بوو بێدەنگ بوو دواتر هێزەکانی عراق پەلاماری کوردستانیاندا هەر بێدەنگ بوو ئەو هەموو کارەساتە بەسەر کوردستان هات هەر بێدەنگ بوو دوای ئایامێکی زۆر هاتە قسەکردن و قسەکەشی ئەمە بوو بەڕاستی شتێکی نایاسایی و سیاسی و خزمەت بە پرۆسی سیاسی عراقیش ناکە هەرچەندە بە دەر لەوانەش کە کۆمیسیۆنێڵێ ئەوەی من گوێبیستی سیاسیەکانی عراق بووم لە بەغدا پێیان وایە پرۆسی سیاسی عراق ئێستا زۆر ئاڵۆزە دوور نییە هەر حکوومەتەکەش دروست نەبێ دوور نییە دەرەنجامەکە تێکڕا هەمووی هەڵوەشێتەوە سەر لە نوێ هەڵبژاردن بکرێتەوە بەڵام کۆمەڵێک کەس کە پێیان وایە لە ڕێگای ساختەکاریەوە هەندێک کورسیان بەدەستێناوە و دنیاکە ئاوە بۆیان دەڕوا و دایانەوێت سەر لە یاسا و دەستوریش بشێوێن و نێڵن پەرلەمان و دەسەڵاتە یاساییەکانی ئیشی خۆیان بکەن و
نێڵن ئەم بڕیارە جێی خۆی بگرێ کە من دەرەنجام بە هەر شێوازێک بێ بڕیارەکە جێبەجێ بکرێ یا جێبەجێ نەکرێ من بە دۆڕانی ئەو جەماعەتەیە زانم تەزویرچیەکان چونکە تا ئێستا حزبە سیاسیەکان خەڵقی عراق خەڵقی کوردستان بە تایبەتی پێیان وا بووە کە ساختەکاری کراوە هەموو لایەک نازانی بەڵام دوای ئەم بڕیارەی کە لە پەرلەمانی عراقەوە دەرچوو شەرعیەتێکیش دا بەمە یعنی ئێستا لە ڕووی یاساییشەوە بڕیار درا کە دیارە تەزویر هەیە و ساختەکاری هەیە ئەوەی خەڵک دەیڵێ هەر قسە نییە ئەوە تا پاڵپشتێکی یاساییش هەیە و ئەو تانەتەوەی گرتوەکانیش لەسەری هاتوۆتە دەنگ و ئەوە تا وڵاتانی دنیا هاتوونە دەنگ و سەفارەتی وڵاتان داواکەن و حکوومەتی عراقی لیژنە دروزەکە و کۆمەڵێ دەڵێمە دۆڕانی تەزویرچیەکانە بە سندێکیش بەیەوە دەڵێن ئێوەش دۆڕاوی سیاسی ئێمە دۆڕاوی سیاسی نین ئێمە ساختەمان لێکراوە حەقمان خوراوە شتێکی زۆر ئاساییە لە وڵاتێکا کە یاسا سەروەر نەبێ کە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکی دیکتاتۆری هەیە دەیەوێ خۆی فەرسکە ئەوانە دۆڕاون بەڕاستی کە هەم خەڵقیش و هەم پەرلەمانی عراقیش و هەم نەتەوەی گرتوەکانیش و هەموو دنیا پێیان دەڵێ ساختەتان کردو ئامادەنی تەنها ڕێگە بدەن بەدەستیش ببژێرێتەوە یانی تینیان بۆ هاتووە کۆی کارەساتێک ڕوویدابێ کە بژاردنەوە بەدەست شتێکی ئاساییە لە ئەمریکاش لە حاڵەتی دروستبوونی کێشەیە لە زۆر ویلایەت لە زۆر ناوچەشتی وا دووارە بۆتەوە. سوپاس دەکەم دکتۆرە سەبارەت بە ئەو پابەندەمون بە بڕیارەکەی پەرلەمانی عێراق لەلایەن کۆمیسیۆنەوە هیچ بنەمایەکی یاساییەوەی کە پەرلەمان بڕیاریدا بوو لە سەدادە بەدەست ژمار بکرێتەوە بەڵام ئەمڕۆ کۆمیسیۆن دەڵێت چاوەڕێی دادگای فدراڵی دەکەن بۆ مەوەسە. بڵێ لە ڕاستیە کۆمیسیۆن خۆی لە ناو پەرلەمانەوە لەدایک بووە یعنی پەرلەمان متمانەی بە کۆمیسیۆندا و کۆمیسیۆن بەپێی یاساکەی خۆیان یاسای کۆمیسیۆنی باڵای من نامەوێ بڵم سربەخۆ چکە سربەخۆنین سلماندیان کە سربەخۆنینی هەڵبژاردن ژمارە 11 ساڵی 2007 ئەمە دەستەیەکی سربەخۆیە کە سەر بە پەرلەمانە و لەژێر ڕقابەی پەرلەماندایە بۆیە پێویستە لەسەری بڕیارەکانی پەرلەمان جێبەجێ بکە و وەکوتم پەرلەمانیش تەنها شتێک کە قەیدی بکات لە بڕیاردان تەنها دەستورە ئەم بڕیارەی پەرلەمانی کوردستان ببوورە پەرلەمانی عێراق هیچ شتێکی نادەستوریتیان نیە ممارەسەی سەلاحێتی خۆی کردووە بەوەی کە بڕیاری دەرکردووە یعنی بڕیارەکەش ئێستا عێراق لە حاڵەتێکایە کە بەهۆی ئەم هەڵبژاردنەوە بەهۆی ئەو تەزویرەی کە ڕووی داوە لە هەڵبژاردندا بەهۆی بێلایەن نەبوونی کۆمیسیۆن و بەهۆی تەزویرکردنی چەند لایەنێک لە عێراقدا خەریکە پشێوی و ئاژاوە دروست دەبێ واجبی پەرلەمانە نەوە کار نایاسایی نییە بڕیارەکان بەڵکو ئەگەر پەرلەمان ئەوەی نەکردایە پەرلەمانی عێراقەوە ینی کەم تەرخەمی بوو لە واجبەکانی خۆی واجبی پەرلەمانە تەدەخول بکە پەرلەمان نوێنەری گەلی عێراقا گەلی عێراق دەنگی دزراوە بەشێکی زۆر لە گەلی عێراق دەنگی دزراوە ئەم نوێنەرانە نوێنەری بەش ئەو دەنگ دزراوانەشن یعنی نوێنەری دەنگ دزراوەکانن واجبیانە کە بێنە دەنگ سەلاحێتی خۆیان بەکار بهێنن بۆ ئەمە لەلایەکی ترەوە من ئەمەوێ باس لەوە بکەم کە کۆمیسیۆن خۆی بەشێکە لە تەزویرەکە بەداخەوە کە سربەخۆیەتی خۆی نەپاراستووە و بە ئاشکرا ڕۆژ بە ڕۆژ ئیسپاتیەکە بەسەر خۆیان کە ئەو بەشێکە لە تەزویرەکە چونکە ئەگەر پەرلەمانی عێراقیش ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بڕیاری بۆ دەرنەکا بۆ ئەوەی کە ئیعادەی عەدوفەرز بکاتەوانێ ئێستا من پێت دەڵێم بەپێی ئەو یاسا بەرکارانەی کە هەن کۆمیسیۆن دەبێت ئیعادەی عەدوفەرز بکاتەوە چۆن ئەو یاسایانەی کە پەیوەستن بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بریتین لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ژمارە 45 ساڵی 2013 هەموارکراو و هەروەها یاسای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی عێراق ژمارە 11 ساڵی 2007 لە یاسای کۆمیسیۆنە لە مادەی 4 باز لە سەلاحیەتەکانی کۆمیسیۆنە یەکێک لە سەلاحیەتەکانی کۆمیسیۆن ئەوەیە کە ئەڵێ ئەبێ پەیڕە و ڕێنماوی پێویست دەربکە بۆ پاراستنی نەزاهەتی ئینتیخابات پاکی انتخابات ئەڵێ ئەبێ خۆی یعنی سەلاحیەتی کەواتە قانونەکە کە لە ئەنجومەنی نوێنەرانەوە دەرکراوە سەلاحیەتی داوە بە کۆمیسیۆن بۆ ئەوەی کە دەستی کراوە بێ ڕێنمایی و پەیڕەوی پێویست دەربکە بۆ ئەوەی پاکێتی انتخابات بپارێزێ لەوەیە دەستی کراوەیە ئەمە لەلایەکی ترەوانێ لە قانونی انتخاباتە ڕاستە لە مادەی 38 دەڵێ عەدوفەرز بە ئەلکترۆنی دەبێ و ئەڵێ بەڵام ئێمە ئێستا ئەگەر بێت و ئیعادەی عەدوفەرز بکەینەوە مخالفەی ئەو قانونە نییە چکە ئەو مادەیە نیە چکە ئەو مادەیە جێبەجێ کراوە
یعنی عەد و فەرزەکە بە ئەلکترۆنی بوو تەواو جێبەجێ کراوە ئێستا ئێمە لە قۆناغی دوای ئەو مادەیەیان ئەو مادەیەمان جێبەجێ کرد بە ئەلکترۆنی کرا بەڵام لە قۆناغی دوای ئەو مادەیەیان تەزویر هەیە ئەبێ عیلاجی ئەم تەزویرە بکەین عیلاجی ئەم تەزویرە وتمان لە مادەی چوارە سەلاحیەتی تەواوی داوە بە کۆمیسیۆن دەڵێ پەیڕە و ڕێنمایی دەربکە کۆمیسیۆن هەر خۆی لە پەیڕەوێکی کۆمەڵی پەیڕەوی دەرکردووە پەیڕەوی ژمارە 6 کە دەری کردووە تایبەتە بە سکاڵا و تانەکان لە مادەی 5 فەقەرەی 6 ئەڵێ ئەنجومەنی کۆمسیاران بۆی هەیە ئیعادەی عەد و فەرز بکاتەوە هەر کاتێ پێویست بوو ئەمە دەقی بڕگەی شەشەمی مادەی 5 پەیڕەوی کۆمیسیۆنی هەڵبژاردننی بەغایە کە خۆی دەری کردووە تایبەتە ئەم پەیڕەوە عینوانەکەی پەیڕەوی تایبەتە یعنی نیظامی تایبەت بە سکاڵا و تانەکان ئەشەکاوی وەطعون کەواتە مەبەستی چی بووە کاتی خۆی تەبەن ئەمە پێش هەڵبژاردنەکە دەری کردووە مەبەستی چی بووە لەم فەقەرەیە مەبەستی ئەوە بۆ مادام لەگەڵ پەیڕەوی تایبەت بە تانا و سکاڵەکان هاتووە کاتە مەبەستی ئەو بە کاتێکە ئەگەر شکێک لەسەر ئینتیخابات دروست ببێ یاساییە ئیعادەی عەد و فەرز بکەیتەوە کەوتوێتی ئیعادەی عەد و فەرز بکرێتەوە نەیوتووە بە ئەلکترۆنی یا بەدەستی نەیوتووە بە ئەلکترۆنی یا بەدەستی کەواتە کۆمیسیۆن خۆی پەیڕەوێکی هەیە بەپێی ئەو پەیڕەوەی خۆی واجبە لەسەری ئێستاکە مادام شکێک دروست بووە لەسەر ئینتیخابات بەڵێ سەرپێچی قانونە ئەسڵەن ئەگەر وەک وتم ئەنجومەنی نوێنەران بە واجبی خۆی هەستاوە ئەگەر ئەنجومەنی نوێنەران ئەوەشی بۆ نەکردایە وەکو بەپێی ئەو پەیڕەوەی خۆیان کەوتم واجبیانە کە ئیعادەی عەد و فەرز بکەنەوانێ کە دەقی بڕگەکە بەو شێوەیە هاتووە سپاس دەکەم دکتۆرە مامۆستا سەبارەت بەوەی کە کۆمیسیۆن ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکان دەباسی لەوە کرد کە نەتیجەی ناو سندوقەکان و ئەلکترۆنیکەش هەر وەکو یەکە بەڵام ئەو کاریەوە چی کە خۆیان ناتنە ژێرباریەوەی کە مادەم هەر وەکو یەکە بەدەست جیای بکەنەوە بۆی ئەو گومان و لەسەر ساختەکاری هەیە لای بەرن لە هەڵبژاردنەکانە کۆمیسیۆن سربەخۆیی خۆی لەدەست داوە و کۆمیسیۆن کەوتۆتە ژێر کاریگەری لایەنە سیاسیەکان کە ئەو نوێنەرانەی داناوە کاتی خۆی لەوێ و کۆمیسیۆن دەیەوێت بیسەلمێنێ کە هەڵبژاردنێکی پاک و بێگردیان کردو بۆی لە شوێنی خۆیان بمێنەوە کە من پێم وایە بە هەنگاوی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گۆڕینی ئەو ئەنجومەنی کۆمیسیاران هەبێ بەڕاستی ئەوان نەمێنەوە لەو شوێنە دەیان و سەدان بەڵگە لە لایەنە سیاسیەکانەوە لە کیانەکانەوە پێشکەش کراوە بۆەوەی کە تەزویر هەیە و هەمووی بەڵگەی لەسرە لە کاتێکە ئەم بەڵگانە پێشکەش کراوە ئەنجومەنی نوێنەران گەیشتوتە قەناعەت و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و نەتەوەی گرتوەکان و وڵاتانی دنیا و دوجارێکی داوای لە سەدادەی بژارنەوەی سندوقەکان دەکەن ئامادەنین ئەوەش بکەن بەڕاستی ئەوە بڕیارێکی زۆر هەڵەیە دەکرێت لە هەندێک ناوچە ئەم تەزویراتە کەم کرابێ یان نەکرابێ بەڵام ئەو ناوچانەی کە ساختەکاریەکە بە شێوەیەکی بەربڵاو تیاکراوە و دەیان و سەدانتانەی لێدراوە و بەڵگەی جددی پێشکەش کراوە باشە بۆچی هەڵبژاردنەکانی ئەوروپا هەڵدەوەشێنەوە بۆچی چەندین سندوقیان کەنسڵ کردەوە و بەڵگەی لەسەرەوەی کە تەزویر بە ڕێژەیەکی زۆر کراوە بەڵام بۆ ئامادەنین بێنە ژێر ئەم بژارنەوە بە بۆچوونی من بەشێک کۆکارەکەی سیاسیە لایەنە سیاسیەکانیانن کە ڕێگایان نادەنەوە بڕیارە بدەن بەشێکیش لە پێناوی مانەوەی خۆیانە دانێ بڵێن ئێمە سەرکەوتوو بووین لە کارەکەمان لەم هەڵبژاردنە پێ دوایگە دەنگەکان بژمێردرێنەوە ئەوان ڕوبەڕووی یاسا دەکرێن لەبەرەوەی ساختەکاری پێم وایە گەر بە هەموو شێوەیەک ئەم پرۆسێ سەرکەوتوو نەبووە دەنگەکان ببژێرێنەوە نەبژێرێنەوە ئەو ئەنجومەنی کۆمیسیارانە دەبێ بگۆڕدرێەوە دەشگۆڕدرێ و لەبەرەوەی ئەسڵەن لانی کەم پشەیواڵەجیان لە عێراقا دروست کرد دوای ئەو هەموو ساختەکاری کە زۆر کرا و هێشتاش دەرەنجامی هەڵبژاردنەکە کێشەی گەورە هەیە دوجار ئەگەر بژێردرا و دەردەکەوێت زۆر بەڕوونی بە تایبەتی ئەو ناوچانەی کە کوردستان هەرێمی کوردستان ناوچە دابڕاوەکان مووسڵ ناوچەکانی عەرەبی سونە تەزویرێکی زۆر بەربڵاوی تیاکراوە هی دەنگدانی تایبەت ئەوانەی ئەوروپا دەرەوەی عێراق بەگشتی هەموو ئەوانە بەڵگەنەویستن ئەو کاتە کەکرا دەردەکەوێت کە ئەم سیستمە سیستمێکی سەرکەوتوو نەبووە و دواتر دەردەکەوێت و دەریش کەوتوە شێوازی تەزویرەکانی چۆنە و دەرەنجام من پێم وایە دەبێتەوەی کە ئەگەر ئەمە سەرکەوتوو بێ و دەستکاری سنووقەکانیش نەکرابێ بە عشوایی لە سادەی سنووقەکان ببژێرنەوە زۆر بەڕاشکاوی ئەو تەزویرانە دەردەکەوێت کەسی وا هەیە لە دوایەوەی کەسی دیەکانیان نردوو بەراوردیەکەی بە یەک کۆت دایان دەنگی بۆ چووە
یعنی ئەمە تەزویرێکی زۆر کە کۆمیسیۆن داوێتی بەڵامی بەراورد کراوە دیارە وەکو کۆمەڵی ئیسلامی بۆ دەرکەوتووە کۆمەڵی ئیسلامیش دەیان هەموویمان پێشکەش کردووە بە کۆمیسیۆن و پێمان وتون خەلەلەکان لەکوێن دەنگە دزراوەکان زۆر ئاشکرا و ڕوونن و نمونەی ئەو چەند سندوقەش کە بەدەست بژێردراون و کێشێتی یا بۆ هەمویان ماون ینی دەنگەکانی دەنگە دزراوەکانی لایەنەکان دیارن بە هی کۆمەڵیش و گۆڕانیش و لایەنەکانی تریشەوە و دەسەڵاتیشی کردووە هەر دیارە ئەمانە گەربێت و ئەم لە سادەیە بکەن زۆر بە زەقی دەرەکەوێکم تەزویرە کراوە دوایە بێ ناچار هەموو سنووقەکان بکەن کە من پێم وایە لە عێراقێکە کە بەداخەوە لەم تا ئێستا سەروەر نییە و میلیشیا حکومەکەوام هێزانە هەن هەرێمی کوردستانیش تەمان وەکو بەشێک لە عێراق بەڵکو توانم بڵێم لێرە وەزەکە خراپتریشە چکەگە لە عێراقا هێزێک بە تەنیا نەیتوانی بێ کۆنتترۆلی هەموو عێراق بکە و وەزە سیاسێکە لە بەردەستیاوێ بەڵام لە هەرێمی کوردستانە دوولایەن کۆنتترۆلی هەموو شتێکیان کردووە بۆی ئەمانە بە هەموو شێوەیەک ڕێگرن لەوێ و کارە بکرێ و میکانیزمەکەی گرنگە جێبەجێکردنی بڕیارەکەی پەرلەمان ئەو ئەنجومەنی نوێنەرانەوە تا نایڵن جێبەجێ بکرێ هەر لە ڕێوە کوێرانە بڕیارێکیان دەرکردووەوە کارێکی ناڕەوایە و پێچەوانە یاسایە و ناکرێ و نابێ و لەو بابەتان بۆی ئەمانە دایانەوێ کارەکە بە سیاسی بکەن لە یاسا بە دەریکەن و ڕێگریش بین لەوەی کە میکانیزمەکە جێبەجێ ئێستا بۆ نەولانی کە تەزویریان لێکراوە لە پەرلەمانەوە توانین ئەم بڕیارە دەربکەنەوە کۆمیسیۆنی ژەڕەتی کردەوە دەبێ هەنگاوی داهاتوو چی بێت بەوەی کە لێکۆڵنەوە لە تەزویر بکرێت وەڵاهی بە هەنگاوی داهاتوو بۆ لێکۆڵینەوە لە تەزویر بەڕای من تۆزێک زەحمەتە دەکرێت بە هەڵبژاردنەکانی داهاتوو ڕێگای لێ بگرین بەڵام ئەگەر بێت و ڕێگە نەدەن ئەمانە جارێکی تر ببژێردرێتەوە و ڕێگە نەدەن دەرەنجامی هەڵبژاردنەکان هەمووی ئلغا کرێتەوە من پێم وایە دانێ بارودۆخەکە ئاوا بڕوە ئاوا ڕۆیشتنیشی دواتر هەر بەربەستی تر هەیە وەکوتم پرۆسی سیاسی ئێستا لە عێراقا زۆر ئاڵۆزە چونکە ئەم جارە لایەنێک دەنگی زیاتر هێناوە لەوانی تر کە جیاوازە لەوانی تر کە لیستی سائیرونە و ئەمانەش بەڕاستی زۆر دۆستی ئێران نین و ئەو لایەنانەش دۆستی ئێرانن زۆر ئامادەنین لەگەڵ یا هاوپەیمانێتی بکەن و بە جاریش ئەمریکیەکان ئێستا هاتوون خەریکن بۆ خۆیان لە لایەنگرانی خۆیان حکوومەتێک دروستکەن و ئێرانیەکان هەروە خەریکن و ئەمەش بۆ عێراقێکی لاواز کە هەمووی گەندەڵی و کێشە و مەشاکیلە زۆر زەحمەتە هەتا ئێستا ئەوە حکوومەتانەی لە عێراق دروست بوون لە ساڵی 2023 بەدواوە تا ئێستا حکوومەتی تەوافقی بوون بە سازان هەموو لایەنەکانیان بەشداری پێکردووە ئەگەر هەندێک لایەن ببنە ئۆپۆزیسیۆن لە عێراقا پرۆسی سیاسی بەڕێوە ناچێ ئەمە ڕای هەموو سیاسەتمەدارانی عێراق لە قۆناغی ئێستاە ئەگەر بێت و ئۆپۆزیسیۆن هەبێت لە عێراقا پرۆسەکە بەڕێوە ناکات کێشەی گەورە ئەبێ سونەکان چەند مانگێک بایکۆتی عملی سیاسیان کرد ڕوبەڕووی کێشەی گەورە بووە بۆیە من پێم وایە ئەم کارار سەرکەوتوو نابێت دەرەنجام و لە نەتیجە ئەم هەڵبژاردنە بۆ ئەم ساختەکارانە تا سەر ناچێتە سوپاس دەکەم دکتۆرە سەبارەت بە ئەوەی کە ئەگەر پابندی بڕیارەکەی پەرلەمانی عێراق نەبن لە ڕووی یاساییەوە کۆمیسیۆن ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە کە باز دۆکەی بڕیارەکانی پەرلەمان بۆ کۆمیسیۆن ملزەمن کە ئێستاوان سەرپێچی ئەم بڕیارە دەکەن بەڵێ من پێم باش بوو ئەنجومەنی نوێنەران هەر پێشەوە بڕیارەژ ینی لەسەر ئەو ئەساسی کە پێش ئێستا من ڕۆنم کردوانێ کە خۆیان دەبێ ئیعادەی عەدل و فەرز بکەنەوە بانکێشتیان بکردنایە پرساندنیان بۆ ینی ئیستیجوابی کۆمیسیۆنیان بکردایە ئێستش دەبێ هەنگاوی داهاتوویان ئیستیجوابکردنی کۆمیسیۆن بێ و هەتاکو ڕادەی ئیقالەکردنیان لە کارەکانیان چونکە ئەم کۆمیسیۆنە بەڕاستی یعنی بێلایانی خۆی لە دەستدا و ڕۆژ بە ڕۆژ ئەیسەلمێنێک ئەو بەشێکە لە تەزویرەکان بەشێکە خۆخاتانی کە کردویانە بای ئەوەیە کە متمانیان لێوەربگیرێتەوە دڵنیاییەوە ئەوان لە ترسی ئەوە ناوێرن ئیعادەی عەدل و فەرز بکەنەوانێ ئەگینە ئەگەر دڵنیان لەوەی کە نەتائیجەکان مطابقە دەیبیکەن بۆ نایکەن ئیعادەی عەدل و فەرز بکەنەوە پێمان بڵێن ئەوە مطابقە بەڵام کە دەکرێت کە دەوترێت بە چاودێری نوێنەری نەتەوەیە گرتووەکان و ئەوانە دەزانن کە مطابق نییە بۆیە لەبەر خۆیانە لەبەرەوەی کەوان خۆیان بەشێکن لە تەزویرەکە بۆیە ئەوە قبول ناکەن بۆیە ئەنجومەنی نوێنەران دەبێ لە خەتۆی داهاتوویانە بانکێشتیان بکاو لێ پرسینەوەیان لەگەڵ بکاو تا ڕادەی ئیقالەکردن کە من هیوادارم نیسابی ئەویان بۆ تەواو ببێت کە بتوانن یعنی ئەوە لەگەڵ کۆمیسیۆنا بکەن ئەمە یەک دووهەمیشیان بابەتێکی تر هەیە کە هەر بەپێی یاسای کۆمیسیۆن ئەو تانە و سکاڵانەی کە پێشکەش دەکرێن کۆمیسیۆن دەبێ بڕیار لە هەمویان بدا و هەمویان ببینێ بەڵام بڕیاری کۆمیسیۆن بڕیارێکی باد نییە هەیەیەکی
قەزایی بەپێی مادەی 5 قانونی کۆمیسیۆن دروست دەکرێت ئەو هەیئە قەزاییە لە سێ قازی تەمیز پێک دێ ئەمانە بڕیار دەدەن لەسەرتان بڕیاری کۆتایی لەسەر تاناو سکاڵاکان دەدەن کە لە ماوەی 10 ڕۆژدا دەبێ بڕیارەکانیان بدەن کە پێم وایە لە سبەینەوە دەست دەکەن بە کارەکانیان ئەوان بۆ دەی 6 بڕیاری ئەم هەیئە قەزاییە ئەمە بڕیاری باتە و ئەوان سەلاحیەتیان کراوەیە سەلاحیەتی ئەو هەیئە قەزاییە سەلاحیەتێکی کراوەیە کە چی بڕیارێک لەسەر ئەو تانە و سکاڵایانە دەدەن کە پێشکەش کراوە ئایا بڕیارەدەن ئینتیخاباتەکە هەر ڕەتکەنەوانێ نەتایجی هەڵبژارنەکە یاخو بڕیارەدەن چەند سندوقێک یان نیسبەتێک عەدو فەرز بکرێت ئەوان سەلاحیەتی کامیان هەیە دادوەران سەربەنجومەنی دادوەرین یان کۆمیسیۆن محکەمەی تەمیز بەپێی مادەی 5 یاسای کۆمیسیۆن ئەڵێ هەیئەیەکی دوای ئەوەی کە کۆمیسیۆن سەیری تانە و سکاڵاکان دەکا و بڕیاریان تیادا بڕیارەکەی کۆمیسیۆن بڕیارێکی بات نییە واتە بڕیارێکی قەتعی نییە شایانی یعنی پێداچوونەوەیە شایانی ئیستئنافە شایانێکی هەڵچوونەوەیە لەبەردەم هەیئەیەکی قەزاییە ئەم هەیئە قەزاییە هەر بەپێی یاساکەی خۆیان لە سێ قازی تەمیز پێک دێ محکەمەی تەمیز دروستیەکە ئەم سێ قازیە بەتایبەت بۆ ئەو بابەتە بە ماوەیەکی کاتی لە ماوەی 10 ڕۆژە سەیری طعون و سکاڵاکان دەکەنەوە تانە و سکاڵاکان دەکەنەوانێ بڕیاری ئەم هەیئە قەزاییە بڕیارێکی باتە يعني ئیتر تەواو لەویا هینەکە داخرێ بڕیارەکە داخرێ هەتا محکەمەی ئیتیحادیش تەنها بۆی هەیە مسادقە بکایە مسادقە نەکە بۆی نییە لە بڕیارەکانی ئەو هەیئە قەزاییە ئیستئناف بکرێتەوە و جارێکی تر سەیری بکاتەوە ئەوانە بۆیە من هیوادارم کە ئەو هەیئە قەزاییە کە دروست دەکرێت هیوادارم ئەوانیش وەکو کۆمیسیۆن سربەخۆی خۆیان لە دەست نەدەن تۆزێ میهەنیانە ئیش بکەن تۆزێ بە ئینسافەوە ئیش بکەن تۆزێ تانە و سکاڵاکان بە ئینسافەوە سیرکەن چکە من دڵنیام ئەگەر یەک تۆز بە ئینسافەوە سەیری ئەو تانە و سکاڵایانە بکەن بەشی ئەوەندە بەڵگەی حاشا هەڵنەگری تایە کە هیچ نەبێ ئەگەر ئیعادەی ئینتیخاباتیش نەکرێتەوە هیچ نەبێ ئیعادەی عەدو فەرز بکرێتەوانەی دەنگەکان بە شێوەی دەستی. سوپاس دەکەین دکتۆرە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکمان هەیە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنت بۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. برنج و ڕۆنیقو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنیقو هەڵبژێرە. برنجی قو 1121 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنیقو بەکاربێنە. برنج و ڕۆنیقو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت.
ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێ خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاگەر بگرن و لای بەڕێز سەبارەت بۆی کە پێشتر پارتی و یەکێتی دەیانوت ئەگەر دەنگەکان بەرست هەژمار بکرێتەوە ئاساییە بەڵام ئێستا بۆ نمونە ئامادەنین یاخود ڕازینین لەسەر ئەم بڕیارە بۆ نمونە پارتی ڕەتی کردوێتەوە بۆ نمونە یەکێتیش لە ڕێی سەرۆک کۆمارەوە نامی ئاراستەی کۆمیسیۆن دادگای فیدراڵی کردووە و کارەکەی چیە کە پێشتر ڕازی بوون وەڵام ئێستا پاشگەز بوونەتەوە لە بڕیارەکەی خۆیان. وەڵام منەوەی ئەگەدارم هەر لە سەرەتاوە یەکێتی لەگەڵ بژاردنەوە نەبوو تەوان بەزداراگەنەکان باسی لەوە کە ڕازین وەڵام بە شێوەیەکی ڕسمی یەکێتی لەگەڵ بژاردنەوە نەبوو وە خۆشیان زانیویانە و ساختەکاریە کراوە و پشتیوانیان نەکردو لەگەڵی نەبوون. پارتیش وەکوم زیادەیەکی سیاسی بەسەر یەکێتیە لە سەرەتاکانەوە ئێمە ئامادەین بە بژاردنەوەی دەستی بکرێ بۆ سەرجەم سندوقەکان. بەو مانایی کە لای ئێمە نەکراوە بێمنەتین و تەنها لە سلێمانی کراوە ئەو بابەت. بەڵام لە ڕاستیدا هەردوو لا باش دەزانن چیان کردووە و ئاگاداری ساختەکاریەکان و خۆشیان دەزانن ئەو دەنگانە هی خۆیان نین. لە بارودۆخێکی ئاوادا دەرکەوتنی ئەو ساختەکاریە لە بەرژەوەندی ئەوان نییە. کورسیەکانیان نامێنێ پێگەی سیاسیانەوە نەیتر لاوازە بێ ئەو سمعایی کە خۆی نەبوو ئەو نەیتر نامێنێ. دوجاریش خۆشیان دەکەوت نەژێر پرسیارەوە حیزبەکانیشان بۆیە ئەمانە بەڕاستی نایەنەوە بچنە ژێر ئەو بارە. ئەوان لە دوای ئەو هەموو شکستە سیاسی کە ڕوبەڕوویان بۆ لە هەرێمی کوردستان بە تایبەتی دوای ریفراندۆم و لە دەستدانی زیاد لە نزیکەی لە 153 خاکی کوردستان و دوای ئەوەی کە خەڵک هیوا و ئاواتی ئەوە بوو وردەوردە بەرەو سەربەخۆیی بڕۆین ئەو هیوا ئاواتەشیان نەهێشت و دوجاریش نانتوانی نەکێشەی دارایی و ئابووری خەڵکو و نەکێشەی پێشمەرگە و نەهەموو ئەم کێشانە چارەسەرکەن. شاوەڕێی ئەویان دەکرد تووشی شکستێکی گەورە بن. دەرپرسانی ئەو دوو حیزبە لە چاپێکەوتنەکانیان پێش هەڵبژاردن ئەوان نەشاردوێتەوە کە جارێک کە دەنگەکانی تر ناهێنن. من گوێم لە بەرپرسی یەکێتی و پارتی بووە پێش هەڵبژاردن هەردووکیان دایانگوت کورد بەدە کورسیش کەم دەکەین مەبەستیان خۆیان بوو دەشیانگو جارێککەمەوە دەنگانە نایەنینەوە ینی خۆیان دەزانزانی کە جەماوەرم توانای پیان نەماوە بەشێک لە خەڵک بەشداری پرۆسی هەڵبژاردن ناکە بەشێکی زۆر متمانەی بەم دوو حیزبە نەماوە نەتیجەی سیاسەتی شکست خواردووی 4 ساڵی ڕابردوویان چۆ بە تایبەتی لە عێراق نایانتوانی مافە دەستورەکانی خەڵکی کوردستان دابینکەن و نایانتوانی بەڵکو کێشەی زۆر گەورەشیان ڕوبەڕووی خەڵکی کوردستان کردەوە بۆیە دازانێ و دەنگانە نایەنن بەڵام ئەمان لە پرۆسیەکی ساختەکاری توانیوانە ژمارەیە کورسی زۆر بێنن کە بۆ خۆیان زۆری نەبن جارێکتر دەسەڵات بگرنەوە دەست باشە بەس ئێستا ترسیان لێ نیشتیوە بۆ ئەم ڕێکارانە بۆیە کاردانەوەیانەی بۆ نمونە سەبارەت بە بڕیارەکانی پەرلەمانی عێراق سەبارەت بۆ کاردانی بوونم لە ئاسنی و دەوڵەتیشیە بوونم لە کۆبنەوەی دنیای ئەنجومەنی یاسایش باس لە مەسەلەی ساختەکاری کراوە گەر لێ بووە بە بڕیار بۆ ئێمە زۆر گرنگ بوو تەڵ بێگومان بەشێک لە ترسەکانەوەی دوای ئەو سەفەرەی کردیان کە بۆ بەغدا و
بەرپرسانی لیستەکانیان بینی هاتونەوە بێدەنگن لە بەرەوە زانم ساختەکارێکیان کردو دەترسن ڕوبەڕووی یاسا ببنەوە و دەرەنجامەکانیش بگۆڕێ هەرچەندەوە من ئاگادارم ئەو هەوڵە سیاسیش کە دایان لەگەڵ ئەو لایەنانە بێنەتیجە بووە لە دانیشتەکانیان لەگەڵ لیستەکانی با بڵێن براوە لە بەغدا دوو خاڵیان باس کردو یەکێکیان و تویان ئێمە دەمانەوێت ناوچە جێناکۆکەکان وەکو پێش ڕێکخراندۆمی لێ بکرێتەوە کان هێزی پێشمەرگە بچێتەوە ئەو شوێنانە و ئەو ئیدارانەی کورد بوون بچنەوە ئەوێ ئەوە خاڵی یەکەم بووە خاڵی دووەمیشیان بەشە بودجێ هەرێمی کوردستان بکرێتەوە لە ١٧٠ ئەمە داوای سەرەکیان بۆ بۆی هاوپەیمانیان لەگەڵ بکەن هەردوو داواکان ڕەت کراوەتەوە بەڵام پێ دوێنێ تەنە داوای ڕاگەیاندنەکان و داوای پۆست دەکەن لە ژێرەوە داوا کرا بۆ ڕاگەیاندنەکان باز دەکەن زانیی ئەوان پۆستیان بەلاوە گرنگە بەڵام بۆ ئەوی جەماوەر و خەڵکی کوردستان بڵێن ئێمە ئیش بۆ ئێوەکەین و ئێمە نوێنەری ئێوەین ئەم دوو داوایان کردو وەڵام هەردوو داواکان لە تێگەڕای لیستەکان ڕەت کراوەتەوە نەدەتوانین بەڵێنی لە ١٧٠تان پێ بدەین نەدەتوانین بەڵێنی ئەوشتان پێ بدەین دوایش کاتونەوە ڕوبەڕووی ئەم دەنگە تەزویرانە بوونەوە کە کراوە دەرەنجام ئەوان لە کاتی بەهێزبوونیان نانتوانیوە لە بەغدا هیچ بکەن لەم حاڵەتە بە کۆمەڵێک دەنگی ساختەوە بە بێهێزی و لاوازی و بەبێ ئەوەی یەکریزی تەنانەت خۆشیان ڕێک نەکەوتون دەتوانن چی بۆ خەڵکی کوردستان سپاس دەکەم مامۆستا دکتۆرە سەبارەت بە نامەکەی سەرۆک کۆمار دەمەوێت ڕای بەرز بزانمەکو پسپۆڕێکی یاسای دەستوری هیچ بنەمایەکی یاسایەوەی کە سەرۆک کۆمار نامەی ئاراستەی دادگای فیدراڵی و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش کرد سەبارەت بە بڕیارەکەی پەرلەمان و دانیشتەکەی پەرلەمان بۆ ژمارکردنەوەی دەنگەکان بەدەست بەڵێ لە ڕاستیە سەرۆک کۆمار بەداخەوە کە 4 ساڵە ئەو لەوێ لەسەر هیچ شتێکی کورد لە بڕینی بودجە لە تەسلیمکردنی لە سا پەنجاویەکی خاکی کوردستان لەسەر ڕیفراندۆم لەسەر هیچ لەمانە مووقیفی نەبوو هیچ شتێکمان لێ نەبینی لێرە کە ئێستا بە دەنگ هاتووە ئەمیش یعنی سەلماندی کە ئەو سەرۆکۆماری حیزبە تەزویرچیەکەی خۆیەتی سەرۆکۆماری هەموو خەڵکی عێراق نییە لەبەرەوە ئەو ئێستا و شەرعیەتی ئەو بە نەتیجەی ئەم نووسراوانەی کە کردوویەتی شەرعیەتەکە یەکەوێتە ژێر پرسیارەوە چونکە دیفاع لە تەزویرچیەکە دیفاع لە حیزبێکی معین دەکات بەرگریە لە تەزویر بەڵێ ئەو بەرگریە لە تەزویر ئەوە چکۆ بنەمای یاسایی نییە جاری یەکەمیان بە پێی مادەی 93 فەقەرەی 2 لە دەستور داواکردنی بەیانی ڕەئی و تەفسیر تەنها بۆ نەسی دەستوریە بێ یعنی تۆ نەسێکی دەستوریمان هەیە من بە جۆرێک تەفسیری یەکەم جەنابیشت بە جۆرێکی تر تەفسیریەکەی بۆی ئەم دوو تەفسیرە نەمێنێ پەنا بینە بەر محکەمەی ئیتیحادی ئەڵین ئەم نەسە دەستوریمان بۆ تەفسیر بۆ بڕیاری پەرلەمان نابێت بۆ بڕیاری پەرلەمان نییە ئەوە تەدەخولە لە ئیشی پەرلەمانە چونکە ئەو سەرۆکۆمار ئێمە لە نیظامی پەرلەمانیە ئەزانین کە سەرۆکۆمار پۆستێکی ڕەمزیە پۆستێکە کە دەسەڵاتەکانی تەشریفاتیە ئەسڵەن خۆی شەرعیەت لە پەرلەمانەوە وەرەگری ئەو تەدەخولە لە ئیشی پەرلەمانەکە ئەو کردوێتی بۆ ئیشی پەرلەمان بۆی نییە داوای تەفسیری و بەیانی ڕەئی لە محکەمەی ئیتحادی بکات تەنها بۆ تەفسیری نەسی قانونی بۆی هەیە ئەو بە پێی مادەی 67 دەستور پارێزەری دەستورە پارێزەری دەستور و تاو بۆی نییە تەدەخولکە کاتێ پەرلەمان بڕیارێک دەرەکە ئەو داوای بەیانی ڕەئی بکە ئەمە لە لایەکی ترەوە لە لایەکی ترەوانێ ئەو دوو نووسراوی کردووە نووسراوێکیان بۆ کۆمیسیۆنی کردووە بۆ کۆمیسیۆنی باڵای کردووە نووسراوێکی تریشیان بۆ محکەمەی ئیتیحادی کردووە بۆ محکەمەی ئیتیحادی داوای بەیانی ڕەئیان لێکە وەگوتم ئەمە مخالیفی دەستورە چکە بەپێی دەستور بەیانی ڕەئی تەنها بۆ نەسی دەستوری دەبێت و بۆ تەدەخولیشە لە ئیشی پەرلەمانە بالعکس پەرلەمان خۆی سیقەی بەو داوە هەر بەپێی دەستوریش پەرلەمان دەتوانێت بە پێی مادەی 61 دەستور کە سەلاحیەتەکانی پەرلەمان باز دەکات پەرلەمان دەتوانێت سەحبی سیقە بە 165 دەنگ لەسەر مەبنای تەڵەبی 165 پەرلەمانتار دەتوانن سەحبی سیقە لە سەرۆکی کۆمار بکەن هەر ئێستا لەسەر ئەوەی کە تەدەخولی لە ئیشی پەرلەمانە کردووە دەتوانن ئەوە بکەن و پێم وایە هەوڵێکی واژ لە ئارادایە کە هەوڵێکی دەستوری تەواو بۆ تەڵەبەکە 165 دەوێت بۆ دەنگدانەکەش پێم وایە هەر زۆرینەی مطلقە لە هینەکەیە لەوەی کە بۆ مفاوەزیی کردووە بۆ کۆمیسیۆنی کردووە ئەڵێ پێمان وایە کە
مخالفەی ئەحکامی دەستورە و قانونی مفۆزیەیە بۆ خۆیان بڕیاریان سەرداوە بەڵێ بۆ خۆی بڕیاری لەسەرداوە بەس بڕیارەکەشی بە دوو دڵیەوە داوە ئەڵێ ترى رئاسة الجمهورية يعني واي أبيني يعني نيتواني وكا بطاعتي جخل لسر بكاتو كمخالفي دستورة جيجا لو كاتك بتايبتي نازم أمام مستشاري نية يا مستشاركاني هموي قبول خاص نو تعين كراوني هيج نازانا يا هروي ستويانا أم دفاع بكن خوي عم خنا بري تزوير شيكان واني أجينا خوي خلقي يا ساي كقصدك بون مناسم قصة لقل جنابتها كم مفروض قصة كانم هين مساندة بكم ببلغية ساي يعني من إصابة جناب تمود وتنببي معدي نوسي أو نوسي دستور أو كردوتي غير دستورية أم ضلب مخالفة بو أحكامي دستور مخالفة بو كام حكمي دستور كامل بو نيوتو أو حكمي دستور كمخالفة كواتا لأصل أساسا بنماينية أما هوضيك حزبكي زوري ليه كردوها حزب تزوير شيكي كإسا ئەزانەیە خەریکە تەزویرەکەی ئاشکرا ئەبێ و ئەگەر تەزویرەکەشی ئاشکرا ببێ هەر بالمناسبە ئەگەر ئاشکرا ببێ هەر حیزبێکی سیاسی کە دەستی هەیە لەم تەزویرە و تەزویری کردو ئەو دەبێت لە ساحەی سیاسی لە پرۆسی سیاسی بەپێی قانونی ئەحزاب بەپێی قانونی ئەحزابی عێراقی دەبێت دوور بخرێتەوانی لە بەشدار نەبێت لە پرۆسی سیاسیە بۆیە ئەم تینە گەورەیە لەسەر شانی حیزبەکەی سەرۆک کۆمار وای لە سەرۆک کۆمار کردووە کە ئەم تەدەخولە نایاساییە نادەستوریە لە کارەکانی پەرلەماندا بکە و ئەم داوا لە کۆمسیۆن بکە ئەمە ناقانونی ئەگینا هیچ بنەمایەکی نییە و بەم کارەی سەرۆک کۆمار یعنی لە ئەواخیرەکانی ڕۆژانی پۆستەکەیە وای لە خۆی کرد کە ئیتر جێگەی متمانەی خەڵکی عێراق نەمێنێ و بێلایانی خۆی و ئەو سوێندە دەستوری کە خواردوێتی لە دەستیدا. سوپاس دەکەم مامۆستای تۆ سەرنجی بوو لەسەر ئەو دوونامەیە کە هەراستی کۆمیسیۆن کراوە لەگەڵ دادگای فیدراڵی لەلایەن سەرۆک کۆمارەوە سەرۆک کۆمار قسە سەرۆک لە ماوەی ڕابردوو هیچی کردو بۆ خەڵکی کوردستان کە ئەمڕۆ لەسەرم مەسەلەی قسە دەکات؟ بەڵێ وەڵاهی من سەرەتاوتم عەرەبوتانی سەکەتە دەهرن نەتەقە کوفرە سەرۆک کۆمار بە پێی مادەی 73 دەستور سەلاحیەتەکانی دیارە بە هیچ شێوەیەک لە سەلاحیەتی ئەو نییە دەست لە کاروباری پەرلەمان وەردا ئیشی ئەو کۆمەڵێک ئیشی تەشریفاتی و دیارە بە پێی دەستور و ئەم نامانەی ناردوێتی هەمووی نایاساییە و وەکو دکتۆرە بەهار باسی کرد پڕاستی لە یاسا جێی نابێتەوە و هەڵەیەکی سیاسیشی کردووە و بێلایانی خۆشی لە دەستدا و من پێم وایە بۆ سمعی خۆشی ئیشێکی زۆر ناشرینی کرد کە دوجار دەبوو ئەو بێلایانی خۆی بپارێزە یالانی کەم هەر وەکو هەموو ئەو ڕووداوە گەورە و گرنگانەی بەسەر هەرێمی کوردستان و عێراقا تێپەڕیەوە لە 4 ساڵی ڕابردوو بێدەنگ بووە لەمە شار بێدەنگ بووە زۆر باشتر بوو بۆ خۆی بۆ سمعی خۆی بۆ تاریخی خۆی بۆ کە من پێم باش بوو لە ڕووداوانەی کە هات هەرێمی کوردستان کاتی خۆشی من لە کاونتی خۆم لە فەیسبوک نووسی بووم داواکارم کە بۆ شخصیەتی خۆی خەباتی خۆی دکتۆر فواد ماسووم دەست لە کار بکێشێتەوە لەم بارودۆخەی کە هەیە لانی کەم بۆی هەموو دنیا بزانن ئەم سەرۆک کۆمارە کە نوێنەری کوردە و سەرۆک کۆماری عێراقا بزانێ زوڵمستەمێکی گەورە لە میلەتە ئەکرێ لانی کەم هیچی پێ نەکرێت دەست لە کار بکێشێتەوە بەس بەداخەوە ئامادەی نەگەوەی تیانە بوو مایەوە کە هەر مایەوە ئێستا شاتووە لە جیاتی ئەوەی کاریگەری نەسەر ناوبانگ من بە هیچ شێوەیەک نامەیە نەک کاریگەری نیە تەنها ناوکو ناوبانگ بۆ نمونە بڵێن کورد لە ئاسی باڵاشن ڕێگە بەو نادە بۆ نمونە دەنگەکان برەستە ژمار بکرێن و لەگەڵەوانیە من پێم وایە ئەو لە پێناومانەوەی لە پۆستەکەی خۆی هەم حیزبەکەی خۆی هەم کۆمەڵێک لایەنی سیاسی ترکە لەگەڵ ئەو ساختەکاریان داوان لێ کردووە کە پشتگیری ساختەکارێکە بکات کە بەڕاستی ئەم هەر پشتگیریە هیچی تر نییە دەستێوەردان لە بڕیارێکی پەرلەمان کە لە سەلاحیەتی ئەو نییە قسەیەکی بەیانێکی نایاسایی کە دەری کردووە هەر بڕیاری نییە تەڵعان لە بەیانێکی نایاسایی کە دەری کردووە لە دژی ئەوەی کە تەزویر و ساختەکاری نەمێنێ کە ئەمە لە بەرژەوەندی خەڵقە ئەمە پشتیوانی یاسایە ئەمە جێبەجێکردنی دەستورە دەبوو ئەو داوا بکە لە ئەنجومەنی نوێنەران کۆ ببنەوە چارەسەری ئەو کێشەیە بکەن بە ئەنجومەنی کۆمیسیاران بڵێ کێشەیەک هەیە لایەنە سیاسیەکان خەڵقی عێراق تانەیان داوە لەم هەڵبژاردنە کە ڕێگای یاسایی چیە بیگرنە بەر بۆ نەهێشتنی ساختەکاری ئەگەر بژاردنەوە بەدەستە ئەگەر هەڵۆشانەوەی ڕێگای یاسایی بگرنە بەر بۆ چارەسەرکردنی کێشەکان نەکەوەی دوایەوەی کە یاساش بڕیاریدا ئەم ڕێگر بێت کاتمەکەمەوە پێ دواسە کەوتن بۆ
بۆ کامێنەوە بەری کە تەزویری کردو یاخود ئەوەی کە تەزویری لێکراوە بە کورتی بێت بزانکی بەدرێ ئێمە مێژوو پێمان دەڵێ هەموو ئەو دەسەڵاتانەی کە بە تەزویر حکمیان کردووە فترەیەکیش ئەگەر دەسەڵاتیان بوو بێ هەمویان ڕۆشتون هەموو ئەو دەسەڵاتانەی لەم ناوچە بوون لە عێراقەوە بیگرە تا وڵاتانی دەوروبەر و تا وڵاتەکان تا چۆتە ئەوروپاش ئەو حکومانەی بە دیکتاتۆری هاتوون و بە تەزویر هاتوون و بە لە 1995 دەنگەکان بردویانەتەوە ئەوانە دەرەنجامیان چوونە ناو زبڵدانی مێژوو نەماونەوە ئەو هێزانەی جەماوەریان لەگەڵا ئەو هێزانەی خەڵقی ڕەشوڕوت پشگیریان دەکاتمانەوە بۆ ئەوانە داهاتوش بۆ ئەوانە و دەرەنجامیش هەروان دەیبنەوە. سپاس دەکەم دکتۆرە زۆر بە کورتی سەبارەت بە هەڵۆشانەوەی ئەنجامی هەڵبژاردن پەرلەمان دەتوانێت ئەمە بکات بە یاسایەک بە کورتی بێ سپاس دەکەم. پەرلەمان دەتوانێت هەموو جۆرە یاسایەک بکات وەگوتم بەس دەستور لەسەر و پەرلەمانەوەیە هیچ قەیدێکی تر لەسەر و پەرلەمانەوە نییە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆرە بەهار محمود جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان دارا محەممەد ئەمین ئەندامی پێشسەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لەم بەرنامەی لەگەڵ مامون سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لێ.